زۆر باشە بەڕێزان هەر سەبارەت بە ئەم بابەتە ئەو بابەتە کە مەسلەی ئەو موچەخۆرانن کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن بەڵام بە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەبێ ئەوانیش سوودمەند بن لە پێدانی زەوی پێیە. ئێمە بۆ ئەوەی پرسی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە داخۆ چۆنە و بە چ شێوازێک ئەوانیش زەوی وەردەگرن میوانداری زۆر بەڕێز کاک سەربەست مەولود سەرپەرشتیاری لێژنەی وردبینی لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارمان کردو کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک سەربەست زۆر بەخێر بن گەلێک سوپاس بەوە بەشداریکردنیشان لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. من دەمەوێت بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەم پێدانی زەوی بەو 6,000 کەسە لە ناوچە کوردستان ئەوانەی کە مۆزەفن یاخو موچەخۆرن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەمە چۆنە مەبەستم پرۆسەکەیەتی. زۆر سپاس کاتی بینەرانیش باش. ئێمە سەرەتای پرۆسەکە بڕیارەکەی کە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەرچوو 242 لە 27/3/2024 ئەوە بوو زیاتر فەرمانبەرانی حکوومەتی هەرێم و لەبەرەوەی دابشکردنەکەش بە پێی کارتی نیشتە جێبوونی زانیاری بوو شوێنی نیشتە جێبوونیان لەکوێیە دابشکردنەکە لەوێ دەبوو ئەوە بوو زیاتر ئێمە نەمان دەتوانین لە سنوورەکانی ئەو شارەوانەی کە دەکەونە دەرەوەی هەرێم یاخود لە شارەکانی تری عراقن زەوی دابش بکەین بەڵام دواتر فەرمانبەرێکی زۆریش بێبەش دەبوون لەو بابەتە ئەوە بوو کۆنووسێکی هاوبەش لە نێوان وەزارەتی وەزیری شارەوانی و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران واژۆ کرات چەند خاڵێک تێدا بوو یەک لەو خاڵانە ئەوە بوو کە دەسەڵات درا کە ئەو فەرمانبەرانەی کە خۆیان فەرمانبەری حکوومەتی هەرێمن لە ئەساسەوە بەڵام شوێنی نیشتە جێبوونیان کارتی زانیاریان دەرەوەی سنووری هەرێمە نەک فەرمانبەر بن لەوێ لەوانەیە فەرمانبەری حکوومەتی هەرێم بن دەبێ ئەوە بوو بە سەرۆک وەزیران پەسەندی ئەو بڕیارەی کرد و لە 33/92 نووساوی 33/92 لە 23/7/2024 بۆ مانگەڕاوە کە دەتوانن ئەوانیش فۆرم پڕ بکەنەوە ئەوە بۆ فرسەیان سەربەست با بێمە سەر ئەو موچەخۆرانە ئەو موچەخۆرانە ڕاستە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانن لێرە موچەوەرەگرن من دەمێ بزانم ئەوانە نیشتەجێی دەرەوەی هەرێمی کوردستانن یاخود هاتوو چۆ دەکەن ئەمە تۆزێ ڕوونکردنەوەی خۆی مەرزنیە لەوانەیە کارتی زانیاریەکەی مەخمورە یان کارتی زانیاریەکەی لەوانەیە با بڵێن کەرکووکە بەڵام نیشتەجێی هەرێمە ولا وەکو ئیقامە لێرە دادەنیشی ئەن لەوانەیە هات چۆ دەکات بەڵام فەرمانبەرە لە یەکێک لە فەرمەکانی حکوومەتی هەرێم ئەوانە دەگرتەوە بەڵام بە مەرجێک تاوان سوودمەند نەبووبی پێشتر زۆر باش کاک سەربەست من دەبێ بزانم ینی ئەگەر چی ئێوە کەمێک ئاماژەتان پێدا ینی ئامانج لە پێدانی زەوی بە کوردانی نیشتەجێبووی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئامانجیش لە مەچیە ئەوە بوو کە زۆر لەو فەرمانبەرانە ئەویان هەبوو یعنی وەکو سکاڵا و تێبینیان هەبوو کە بۆچی ئەوان بێبەش من ئەوانیش خزمەتی فەرمانبەرن لە حکوومەتی هەرێم و خزمەتی حکوومەتی هەرێم دەکەن بۆچی هاوشێوەی فەرمانبەرەکانی ترکە نیشتە جێبووی شارەکانی کوردستانن ئەوانش بێبەش بن ئەوە بوو بڕیارەکە دەرچوو لە بەرژەوەندی ئەوان کە بتوانن بەڵام وەکو دەسڵاتیش درا وەزیری شارەوانی کە شوێنی دیاریکردنی زەویەکان لە لای وەزیری شارەوانی دیار دەکرێت ئەوە بوو لە بەڕێبەراتی گشتیەکانی شارەوانیەکان و عێراقەش بەوەی ئەوەکرا مەسەڵەن وا بڵێن پارێزگای کەرکووک کە حدود سنووری هەیە لەسەر سلێمانی لەسەر هەولێریش ئایا چۆن لە هەولێر وەردەگریان لە سلێمانی بپرسم کاک سەربەست ببوورە ینی کەواتە ئەو کەسانی کە زەوی وەردەگرن بەخواستی خۆیانە لە چ شارێک وەریەگرن یاخود نەوەڵا ئێوە دیاریەکەن لە چۆ زەوی وەردەگرن ئێمە وەکو ئەوە کە سولۆم بوو لە بابەتەکە دوایتر شوێنی دەنیشانکردنەکە درا دەسات درازن ئەبی وەزیری شارەوانی بەڵام وەکو معیارێک داماننا مەسەڵەن مۆزەفە لە فەرمانگەی کارەبای هەولێر کەواتە لە سنووری گشت بەڕایەتی گشت شارەوانەکانی هەولێر دەیدێنێت بەڵام فەرمانبەرە لە نیشتە جێبوونەکەی کەرکووکە بەڵام فەرمانبەرە لە شارەوانی سلێمانی ئەوە لە بەڕێبەراتی گشتی شارەوانی سلێمانی وەردەگری ینی شوێنی کارکردنەکەی دەوری دەبێت لە شوێنی دەژانکردنەکە زۆر باشە کاک سەربەست پرسیارێک دێتە پێشەوە لێرەدا ینی ئەمانە مەترسی لەسەر کەمبوونەوەی ڕێژەی کورد لە ناوچە داگیرکراوەکان من پێم خۆشە نەژڵێم ئەوانەی ئیدارەی دەرەوەدا و لەو ناوچە داگیرکراوانە مەترسی لەسەر ڕێژەی کورد دروست ناکات لە ئەسڵی مەسەلەکە خۆی ئەوە
لەوانەیە تا ئێستا لە هەولێر مەسەلەن تەوەجوهێکی وا هەیە کە نزیکترین لەو شوێنانە وەربگرن کە لە مادەی 140 نزیکە بۆ ئەوەی دوور نەکەونەوە لە زێدی خۆیان و لەوێن دەرێ وەربگرن بەڵام ئەوە بابەتەکە لەوانەیە لە ناو حکوومەتی باڵێن مرکزی بەغدا لەوێژ نەیان دەتانی سوودمان بن لەبەر ئێوانە فەرمانبەری حکوومەتی هەرێمن بۆ بێبەش دەبوون لەوێژ و لێرەش ئەوە بۆ حکوومەتی هەرێم نەیویست ئەوانە بێبەش بن لێرە زەوی وەردەگرن بەڵام وەکو کارتی زانیاریەکان هەر لە شوێنی خۆیان ینی کازانەکان ناگۆڕێن هەر لە شوێنی خۆیان دەمینێن باش کاک سەربەز با بینەوە سەر دابشکردنی زەوی لە هەرێمی کوردستان یعنی دوا خۆناغ یاخود دوا کار کە پێی گەیشتە بن بەتابەتی لە سەرتەری شارەکان تر ئەمە هەولێرە سلێمانیە دۆ کە هەڵەبجێ ئەمە بە چۆ گەیشتووە ئێمە وەکو لیژنەی وردبینی کە فۆرمەکانمان وردبینی دەکرد و لیستەکانمان ئامادە کرد و ڕەزامەندی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانمان پێوەرگرتن دەتوانم بڵێم ئێمە لە تەواو بووینە ینی نزیکەی 480,000 فۆرم و ناو وردبینی پێکرا و ڕەزامەندیشی پێوەرگرات چەند ژمارەیەکی زۆر کەم ماوە ئەوانش لەو ماوەیە تەواو دەبن دوای ئەوەی کە دەگرێتەوە بۆ وەزارەی شارەوانی ئێمە هەر شارەوانێک بە پێی شوێنی نیشتەجێبوون و کارزان دەنێرین بۆ سنووری ئەو شارەوانیانە مەسەڵەن ئەوەی سنووری پارێزگای هەولێر دەنێرین بۆ سەرۆکاتی شارەوانی هەولێر و وەڵاتی گشتی هەولێر ئەوەی دۆک بۆ دۆک ئەوەی سلێمانی بۆ سلێمانی ئێستا بابەتەکە لەلایەن شارەوانەکانە شوێنی دابشکردنەکە وەکەی دابش دەکەن وەکەی چۆن دابش دەکەن ئەوە دەوەسە سەر شارەوانەکان و لە هەندێک لە شارەوانەکان دەستی پێکردەوە لە هەولێر لە سنتەری شار وابزانم 17,000 زیاتر زەوی دابشکراوە تاکو ئێستا و لە بەڕایەتی گشتی شارەوانەکانی هەولێریش ڕۆژانە ئەلام بەدیار دەکەوێت کە ڕۆژانە تیر و پشک دەکەن لە بۆ شارەوانیەکانی بەپێی شوێنی شوێن لە سلێمانیش 3000 و هەندە کراوە لە دۆک بەشە کراوە ینی تروا سەبر شارەوانەکان دەست بە دابشکردنەکان دەکەن باش کاک سەربەست ینی لە کاتی پێدانی زەوی بەم 6,000 کەسەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەمانش بە هەمان یاسا و ڕێسا ینی بە پێی تیر و پشکە بەڵێ بە هەمان یاسا و ڕێسایە و دەتوانم ئەو ژمارەیە کە ئاماژەمان پێکرد شەرنیە ژمارەکە زۆر دقیق بی وەردبینی بێ ئەمە چۆنەوەمان حساب کرد لەساگە حساب بکەی لە خانەقینەوە تا دەگاتە لای شنگال و شێخان و دیالە و کەرکووکوانە هەموو ئەو کەسانەیە کە لەو سنوەرانە نیشتەجێن ئەوانە هەموو دەگرێتەوە فەرەوانەیە عادەت ژمارەکە نزیکەی 6,000 لەوانەیە تۆزێک کەمتربی تۆزێک زیاتربی ئەوە ژمارەکەوەیە بەڵام وەکو ڕێنمایەکان هەمان شێوەیە نابێت سودمەند بێ و هیوانە ئەوە چکەشی تێدا دەبێت لەوانەیە لە شارەکە مەسەن ئەوەی کەرکووکە لەوانەیە بنێرین لە بۆ کەرکوچیش ئەگەر لەوێژ مستەفید بی لەوانەیە دەربێ ینی ئەوەی فەرقەکەی نابێت سودمەند بوو پێشتر لەوێژ سودمەندی بێ لە هەرێمی کوردستانی سودمەند بێ ئەو فەرقێنە دەناوانی کە دەبی 8 ساڵی تەواو کردبێ خزمەتی 8 ساڵی هەبێ خۆی و سودمەند نەبوو پێشتر و فەرمانبەری حکوومەتی هەرێم بێت ئەوە سێ مەرج سەرەتا کاک سەربەز ینی پێشبینی ئەوە دەکەن ینی ئەم پێدانی زەوی بە خەڵک وا دەکا کە ڕادەی کرێنشێنی هەم کەم بێتەوە و هەم وای لێبێ کە کرێش کرێک کە کەسێک کرێکیە کرێکانیش دابەزن پێشبینیەوە دەکەن بەڵێ ئەکیدەوە ئەوە دەکا ینی کاری دانەوەی خۆی دەبیتن لەسەر و بابەتە بە تایبەت ئەگەر لە شوێنەکان زوو بتوانن خەڵکەکە سوودی لێوەر بگرن و ئاوادانی بکەنەوە ئەکید کارێکی زۆر دەکات زۆر باشە زۆر بەڕێز سەربەز مەولود سەرۆکی لێژنەی وردبینی لە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار گەلێک سوپاس زۆر سپاس